ئیتر وەرزەکە وای لێ هاتووە ڕۆژانە پلەکانی گەرما بەرزە بنەوە، بەڵام لەو لاوە کێشەیەکی تر دروست بووە کە کارەبا کەمی کردووە. وەزارەتی کارەباش دەڵێت لە هەوڵی چارەسەرکردنی و کێشانن کە تووشی کارەبا بووە. لەلایەکی تریشەوە بە کامێرای موبایلەکانتان دەتوانن سەرپێچی شۆفێری تر تۆمار بکەن و غەرامەشی بۆ بێتەوە. مانۆ چەناڵێکی دیکەم بۆ هێنام. سڵاوتان لێبێت. تا دێت پلەکانی گەرما زیاد دەکەن و پێدانی کارەباش کەم دەکات. ئەمڕۆ وەزارەتی کارەبا لە ڕاگەیەنراوێکدا کەمبوونەوەی کارەبای ڕاگەیاند. وەزارەتەکە دەڵێت بەهۆی گرفتێکی تەکنیکی و چاککردنەوە لە چەند یەکەیەکی وێزگە غازیەکانی کارەبا کاتەکانی پێدانی کارەبا لە چەند ناوچەیە کەمی کردووە. ئەمەش بۆتە هۆی گۆڕانکاری و پچڕانی کارەبا لە چەند گەڕک و ناوچەیە. کەمبوونەوە و پچڕانی کارەبای 24 کاتژمێری هەر ئەمڕۆ نییە. لە سنووری پشدەر و سلێمانی چەند ڕۆژێکە هەمان گرفت و کێشە هەیە، بۆیە ناچار پەنابرایەوە بەرمۆریدەکان. وەزارەتی کارەباش دەڵێت تیمەکانمان لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکەن بۆەوەی پێدانی کارەبا ئاسایی بکەینەوە. ئەگەر شۆفێرێکتان بینی لە کاتی سەرپێچیکردنی یاسا و ڕێنمایەکان یەکسەر موبایلەکانتان دەربێنن و تۆماری بکەن. ئەمە داواکاری وەزارەتی ناوخۆی لە هاوڵاتیان کە مەبەست لێی کەمکردنەوەی سەرپێچی و سەروەربوونی یاسایە. داواکاریەکەی وەزارەتی ناوخۆ بۆ هاوڵاتیان و پیادەڕۆکانە. هۆشداریش دەداتە شۆفێران کە ئەوان بۆیان نییە لە کاتی سەرپێچی شۆفێرێکی تر ڤیدیۆ بکەن، چونکە لەو کاتەدا ئەو شۆفێری ڤیدۆی سەرپێچەکە تۆمار دەکات، خۆی سەرپێچی دەکات و سزا دەدرێت. وەزارەتەکە پێی وایە ئەم شێوازە لە زۆربەی وڵاتان کاری پێدەکرێت و بۆتە هۆی کەمبوونەوەی سەرپێچەکان. بۆیە داوا دەکات لە پێناو سەلامەتی هاتوچۆ ڤیدۆی سەرپێچەکان تۆمار بکەن. لە نزیک پارکی ڕێحانە لە شاری کۆیەی مەلای گەورە و حاجی قادر لە ماوەکانی ڕابردوو تەور کۆتایی بە ژیانی دووداری بەتەمەن هێنابوو. بەڵام شێوەکارێک لە ڕێگەی بیرۆکەیەکی هونەریە و بە فڵچەکەی دەستی ژیانێکی نوێی پێبەخشینەوە. هونەرەکرم کە شێوەکارێکی شارەکەیە ڕۆژێک بەو شەقامەدا تێدەبەڕێت و دەبینێت ئەو دوودارە وەک کۆلکەیەک لەسەر ڕێگاکە ماونەتەوە و بوونەتە بەربەست بۆ ڕێڕۆیشتنی وڵاتیان. بەڵام ئەو لەو کاتەدا بیرۆکەی کارێکی هونەری بۆ دێت و بڕیار دەدات با فڵچەی دەستی و ڕەنگە دڵخوازەکانی پاشماوەی دارە بەردراوەکان ڕنگ بکات و لە ڕێگەی کارێکی هونەریەوە ژیانێکی نوێیان بەبەردا بکاتەوە. ئەو شێوەکارە بە کارەکەی ئەم ڕۆحێکی نوێی بەبەردارەکاندا کردەوە و ئەم شەقامەکەی کرد بە مۆنۆمنتێکی بچووک. کەم کەس هەیە خۆی لەوە بدات ملی شاخ بگرێ و پێیدا سەر بکەوێت، بەڵام گەنجێکی دهۆک نەک بە پێی بەڵکو و بە پاسکیل ئەو کارە دەکات. ڕەنجامێدی ئەو شاخەوانەیە کە نەریتی شاخەوانی گۆڕیوە لە بری پیادەڕەوی متمانەی بە پاسکیلەکەیەتی لە نوێترین سەرکێشیشدا لە دهۆکەوە خۆی گەیاندە سنووری ئیدارەی سۆران و تا لە دامێنی لووتکە چیای هەڵگورد بە پاسکیلەکەی شاخەوانی بکات. ڕەند چیرۆکی گەشتەکەی بۆ 964 دەگەڕێتەوە دەڵێت لێخوڕین لە هەوراز و نشێوی چیاکاندا بۆ ئەو شتێکی زۆر ئاساییە، بە تایبەت کە پاسکیلەکەی جەبەلیە و دەبڵێکی زۆر باشی لەسرە. بە شێوەیەکیش بەو شاخ و داخەدا پاسکیل لێ دەخوڕێت وەک ئەوەیە لەسەر جادەیەکی قیر بێت. سەرنجتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە مشتومڕیشی لێکەوتەوە دوای ئەوەی کە ڤیدۆیەک لە سۆشیال میدیا بڵاو بووە کە دوو حاجی کورد بە چانتڕاکانی دەستیانەوە لە فڕۆکخانەی بەغدادا بەزیون لەگەڵ حاجیانی ئەوێ. گوایە ئەم حاجیانە بزر بوون ون بوون لە قافڵەی خۆیان با بڵێن لەگەڵ ئەوانە ڕۆیشتون و لە بەغادا بەزیون. ئەمە وای کرد کە حەج و عومرەی هەرێمی کوردستان بێنێتە سەر خەت و وەڵام بداتەوە بڵێ ئەمە دوورە لە ڕاستیەوە. کاروانستونی ڕاگەنراوێکی بەدەنگیش بڵاو کردەوە لای تۆڕی 964 هەیە کە بەشێک لە میدیاکان ئەمەیان بڵاو کردەوە بێەوەی زانیاریانە بێ. ئەو ڕاستەکەی بەم شێوازە باس کرد کە ئەم حاجیانە هی هەرێمی کوردستانین ڕاستە کوردن، بەڵام لەگەڵ وەجبەی هەرێمی کوردستانە سەفەریان نەکردووە تاوەکو لەگەڵ ئەوان شابێنەوە. ئەمان لە عێراقا شتێک هەیە بە ناوی حەجی مجامەلە. ئەم حەجی مجامەلە ئەوەیە کە چۆنەڵێ بە قوول خاص ڕۆیشتون لەلایەن بەغداوە یان لەلایەن پەرلەمانی عێراقەوە حەجەکەیان بۆ دابینکراوە، بۆیە ناچار لەگەڵ ئەوانە بڕۆن و لەگەڵ ئەوانیشا بێنەوە. کاروانسونی دەڵێ هەر بە جانتاکانی دەستیشیان یعنی ئەگەر لە وێنەکە دەرکەوتو بێ ئەوان دەڵێن لە ڤیدۆکەیە هەیە حتمەن ئێمە حەج و عومرەی هەرێمی کوردستان جانتاکانمان جیاوازە لە دەستەی حەج و عومرەی
بەغدا یاخود عێراق بۆیە هەر دەبوو بەوە بیانزانایە بۆیە هیچ حاجیەک ڕێی لێون نەبووە بزر نەبووە ئەوان لەگەڵ ئەوان ڕۆیشتون و دەبێت لەگەڵ ئەوان بگەڕێنەوە داوا لە میدیاکانیش دەکات بەدەچوون بکەن بۆ هەر بابەتێک ئەو کات بڵاوی بکەنەوە مەهاڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.